لێرەوە ڕابگەێنم کە بەیانی 4 دەرگەی مۆنومنت لە خزمەت هەموو میوانە ئازیەکانماندا دەکرێتەوە، بەڵام بەو شێوەی کە ساڵان چالاکی هونێری و ڕۆشنبیری و وەرزشیەکان لێرە کراون یاخود چالاکی زانستیەکان لێرە کراون، ئەم ساڵ تەنها تاجەگوڵینە دادەنرێ لەسەر ڕەمزی مۆنومنت و لەبەر بارودۆخی تەندروستی ناتوانین لە ئاست خزمەتی هاوڵاتیان یاخود ئەوانەی کە دێن بۆ چالاکیەکانی تر لە ئاست خزمەتیان دابین و مۆنومنتی کە سوکاری سەربەرزی شەهیدانە و ئی هەموو لایەنە سیاسەکانە و ئی هەموو کەساتێ کۆمەڵاتیەکانە ئی هەموو دام و دەستگا حکومی و ناحکومیەکانە، بۆیە بەیانی لە پێشوازیتان دەبین، لە خزمەتتان دەبین بەو ڕێکارە تەندروستیانەی کە ئێمە بڕیارمان داوە پابەند بین پێوە، داوای پشتیوانیش لە کەناڵەکانی ڕاگەاندن دەکەین و داوا لە خەڵک دەکەین کە مەرجە تەندروستیەکان ڕێکارە تەندروستیەکان لە هاتنیان بۆ ئێرە بگرنە بەر بۆی هەموو لە سەلامەت بن و تەندروست باش بن.